كتنا موصل دست داعش دا نبتنی او باجر بلکه عراق و توا رجلاتا ناورازی برف نقشه که دیو بر طیبتی جد شرل برانبری تیرور دا او جی وکا کم ترخمیه که هیزن اولهیان عراقی طیبتی جد موصل دا بیه. رئیس عبدالقادر دخیل پارزگار نینویش باجر موصل پاوی که راست خود دیل مدبازیره تر روشانو که موصل ویده میشن بحثکین جناب پارزگاری گلک سپاس کوین دیل مدانه یا تتا بحث کردن کمتر خمی هبیه بریا 11 ساله حساب سانهی موصل کتا دست داعش دا لعز بحثان نوکه روش اولهی موصل و نینوی بگشتی بکم چه آستکی دایه حتی چه راده باوریا خلکی آرتش و هیزن اولهی هیک و چه جارا تشتکی وصا دوباره نابت الموصله تا زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 دەڵێن جەژنتان پیرۆز بێت هەموو ساڵێکی ئێوە بینەران بەخۆشی ئێمڕۆ پێم وایە مووسڵ ناڵێن داگیرکرا ناڵێن کە کەوتە دەست داعش بەڵکو داگیرکرا لە ساڵی 2014 وەکو ئەمڕۆ بەڵام بەر لەو ماوەیە زەمەنی ڕێکخراوی قاعیدە بوو کە لە پارێزگای نینەوە هاتوچۆی هەبوو کۆنتڕۆڵی هەموو جوگەکانی پارێزگای کردبوو ڕێکخراوێک بوو لە شەودا کۆنتڕۆلی دەکرد و بە ڕۆژیش دەکشایەوە لە پارێزگاکە و هەروەها ئەوەی پێی خۆش بوو بەسەر خەڵکیدا دەسەپاند دواتر ئەوەی ڕوویدا کە ڕوویدا کە لە کاتێک لە کاتەکان مێژوو هەڵگەڕایەوە کەوتە ژێردەستی حیسابەکانی داعشی تیرۆریست کە زیانیشی زۆری پێگەیاند بەهۆی تیرۆرەوە دوای ئەوە چاڵاکی ڕزگارکردنی پارێزگاکە کە ئەو پارێزگایە دووچاری وێرانکارێکی زۆر بووە بەڵام ئێستا سوپاس بەخوا دەتوانین بڵێن نامانەوێت بگەڕێنەوە بۆ ڕابردوو عێراق بڕیاری داوە بۆ جێبەجێکردنی یاسا بەرامبەر بەو تیرۆریستانە بەڵام ئێوە وەکو حکوومەتی خۆجێیی و حکوومەتی ئیتیحادیش برینەکان ساڕێژ بکەین و بیپێچینەوە و بەرپرسیارەتی یاسایی و کۆمەڵایەتیە بۆ ئەوەی جەخت بخەینە سەر ئەمن و ئاسایش و جێبەجێکردنی دادوەری کۆمەڵایەتی و بەرەو پێش ڕۆیشتن بۆ بنیاتنان و بەرەو پێشچوون خەونەکانمان زۆرن بەڵام زۆر ماوە بیکەین بۆشایی زۆر هەیە تاوەکو ئێستا تاوا نەبوونە لە پارێزگاکەدا کەم و کوڕی هەیە لە بودجەدا کە لەلایەن حکوومەتی اتحادیەوە پێمان گەیشتەوە بە تایبەتی لە بودجێ ئەم 3 ساڵەدا بەڵام سەرڕای ئەوەش دانیشتوانی مووسڵ و نینەوە بە هەماهەنگی لەگەڵ ئێمن بۆیە دۆخەکەمان سەقامگیرە بۆیە پەیامێکم هەیە بۆ هەموو کۆمەلگای نێودەوڵەتی و عێراقیەکان دانیشتوانی پارێزگای نینەوە دەتوانن دووبارە ژیان بنیاتنێنەوە ئەوە بگۆڕن کە لە ڕابردوودا ڕوویدا و لە پارێزگاکە هاتەدی پێش کەوتنێکی زۆر لە زۆر بواردا لەسەر ئاستی کۆمەڵایەتی ڕوویداوە نینەوە شاری پێک هاتەکانە ئەگەر باسی نەتەوەکان بکەن کورد و عەرەب و تورکمان و هەروەها ئاینی موسڵمانەکان و ئێزیدیەکانە و هەروەها کریستیانەکانە هەروەها پێکهاتەی شەبەک و کاکەیشی تێدا هەیە لەسەر ئاستی مەزهەبی سوننە هەیە و شیعەشی تێدا هەیە سەرڕای گشت ئەم فرەچەشنیە سپاس بۆخوا وەکو حکوومەتی خۆجێیی سەرکەوتووین بۆ پاراستنی ئەو پێکهاتە کۆمەڵایەتیە کە پێمان وایە کە ئەو بنچینەی سەرەکیە بۆ گەیشتنی ئەو شارە بەو شوێنەی کە دەوێت لە پێشکەوتندا ئەگەر بینە باسی دابەزێنی فڕۆکە بکەین لە فڕۆکەخانەی مووسڵ بە شێوەیەکی تاقیکاری نەک تەنها بنیاتنانەوە و دووبارە نۆژەنکردنەوەی بەڵکو هەندێک وڵات دەیان هەزار فڕۆکەخانیان یان هەزاران فڕۆکەخانیان هەیە سەدان فڕۆکەخانیان هەیە بەڵام ئەمە جناب پارێزگاری بەس ئەگەر دەرفەتم دی بابەتی پێکڤەژیانی نەبتنی ئاخفنەت بێت ڕەنگڤەدانەوەی هەبێت یعنی ئەوە چی بیژی چ بەریا داعش قاعدە و حتى سەردەما داعش پشتی هینگێژی
نبینا باوریه و طولوکرن و هیزین تونترا واد کتر خستنین حوصات چه بن کو واد کت جی پیک وجیان نمینه نو کچ تی تکرن جبوی هیزین تونتراو یان جی هیز را تونتراوی نمینه شر شانه نوستین داعش جی چوا الوی نافچه تی تکرن اوا پیتوی اشباق دای و که هاری کاری هه بەڵێ ئێمە بە ڕاشکاوانەی بە ڕاشکاوانە قسە دەکەین ئێمڕۆ ئەوەی ڕوویدا لە ناو مووسڵ زۆر ڕێگەیان بەکارهێنا بۆ لە سێدارەدانی خەڵکی مووسڵ و هەروەها گۆڕە بە کۆمەڵەکان شایەتی ئەوەن کە گەورترین لە سەرانسەری عێراقدا 2080 کەس لەوانەیە کە کوژرا لەوێ خەڵکی مووسڵ بوون و هەروەها ڕاگواستن و دەست بە سەراگرتنی دارایی و هەروەها ئەو کاریگەریانەی تر لە دەرەوەی بیرکردن و بۆ چوونی مرۆڤن و گەورەترین ستەم بەر برا یەزیدیەکانمان کەوتن و بە تایبەتی ئەوەی دانیشتوانی کۆچۆ تووشی بوون کە هەموو یەزیدیەکانیان لە گۆڕەپانێکدا کۆ کردبەوە هەموو پیاوەکانیان لە سێدارەدا و منداڵەکانیان ڕفاند و ئافرەتەکانیشیان کرد بە کەنیزە ئێمڕۆ ڕۆڵەکە لەسەر شانی ئێمەیە بۆ ئەوەی ئەو برینانە سارش بکەینەوە بەیامەکەمان بگەێنین بەوەی کە ئەوەی کە ڕوویدا چیتر دووبارە نابێتەوە سەرڕای ئەوەی کە ئاڵنگاری و بربەست زۆرن بۆ ئیشەکانی ئێمە بەڵام ئێمە سوورین لەسەر ئەوەی ئەو پەیامە بگەێنین کە ئێمە هاوڵاتیانی ئەو پارێزگایە یەکگرتووین هەموو پێکهاتەکان هەموو نەتەوەکانی بەو هەنگاوانە بەرەو پێشەوە دەڕۆین تەرکیز دەخەینە سەر بنیاتنان و بەرەو پێشچوون بە هەمان شێوە تەرکیزمان لەسەر لایەنی کۆمەڵایەتیشە ئێستا دەتوانم بڵێم هەروەک دەزانن هەڵبژاردن لە سەرانسەری عێراق بەڕێوەیە بەر لەوە ئەنجومەنی پارێزگاکان بووە ئێمە برەومانداوە بە پرۆسەی سیاسی و دیموکراتی ئەوەی کە لە نینەوە هەبوو لە کەشمەکێشێکی گەورە 24 پارت لە ئەگەر کورتی بەرسوان جەنابێ پارێزگاری مادام کارتێتەکرد شتێکی وسە دووبارە بێت پێکڤەژیان هەبێت صدی چند یا پیکاتین موصل وگرانه ما بس تا میجین ویری زیراتر کریستیانه اف کریستیانش بر شر داعش و هزرات تونتراو نه نوا موصل بجیشنی صدی چند دوانو که وگرانه ئێمڕۆ بەرنامەیەکی ڕاستەقینەمان هەیە بۆ برا کریستیانەکانمان وەکەوەی جامعەی نووری و شاری حەدبا هەروەها کلێسای تایرە گەڕایەوە هەروەها کلێسای ساعات گەڕایەوە و هەروەها ماڵی ڕاهیبەکان بە هەماشەوە دەستمان کردووە بە دروستکردنی ناوەندێکی ڕۆشنبیری بۆ برا کریستیانەکان لە ناو مووسڵ و هەروەها بنیاتنانەوەی ناوچە کریستیانیەکان لە حەمدانیە دەستی پێکردووە لە بەغدێدەش و هەروەها لە قەرەقوش بۆ شێوەیە کە بۆ برا مەسیحەکانمان گونجاوە هەروەها لە بەرتیلێش و هەروەها لە باخوفەش هەستاین بە کۆکردنەوەی پاشماوەی جەنگ خەڵک گەڕانەوەی خەڵکەکە سەدا چەند بووە ئێستا ئێستا زیاتر لە 85 لە سەدی ناوچەکانی ساحلی نینەوە گەڕاونەوە بەڵام ئێستا دەمانەوە بگەڕێنە ناو شاری مووسڵ تاو کاتەی خانەوادەیەک دێن تاوەکو ئێشتا گەیشتونەتە 65 کەس 65 خانەوادە بە ناو مووسڵ بەڵام ئێمە بەرنامەیەکی تۆکۆمان هەیە بۆ زۆرێک لەگەڵ برا کریستیانەکانمان بۆ دۆزینەوەی شوێنێکی گونجاو
بۆ بنیاتنانی کۆمەلگایەکی تایبەت بۆ پێکهاتە کریسیانەکە. پێکهاتەی کریسیانی تەنها پێکهاتەیەک نییە بەڵکو لە دانیشتوانی ڕەسەنی مووسڵن. باشە ئەگەر باسی هەم بۆ بنیاتنانە جایەکی تایبەت بووە نەکوت پاڕاستی بن هەم گشتیژی ئاوادانکردنا مووسڵێ نوکەت چ قۆناغەکێدایە ئەڤا پێتڤی بەغدا پێشکەشت کرد مەبەستە بژی حکوومەتە ناوەندیە یانژی پڕاستیژی حتا نوکەن وایەکی پێتڤی بیە ji bo avadankirinê pêşkeşkirina xizmetguzariya. بێگومان ئێمە پێویستمان بە زۆرێک هەیە پشتیوانی سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی پشتیوانی زۆر کردوونی ئێستا پێشکەوتنیی زۆرمان بەخۆ بینیوە لە زۆر بواردا بەڵام تاوەکو ئێستاش کەمەکوڕی هەر هەیە ئەگەر باسی پردەکان بکەین 100% ئەنجام درراوە لە کەرتی تەندروستی پلانەکەمان لە کۆتایی ساڵی 2026 تاوا دەبێت 6,000 قەرەوێڵەمان ئامادە دەبێت لە کەرتی قوتابخانە 648 قوتابخانەمان تاواکردووە پێویستان بە زیاتر لە 300 قوتابخانە هەیە بۆ ئەوەی دەوامی دوودەوام و سێدەوام نەمێنێ پێویستمان بە پرۆژەیەکی تر هەیە کە لەمەوان گرنگترە لە ڕۆژئاوای نینەوەی پرۆژەی ئاوە کە ئاودێری ڕەبیع و سنجار و قەیڕەوان و بەعاش دەدات و هەروەها قەحتانیەش ئەم پرۆژەیە کە لە هەمووان گرنگترە پێمان وایە حکوومەت دواکەوتووە لە جێبەجێکردنی چونکە ئەو ناوچانەی ڕۆژئاوا یەکێک لە مەرجەکانیان گەڕانەوەیان دابینکردنی ئاوی خواردنەوەیە بۆیە پێمان وایە ئەم پرۆژەیە دەست پێ بکرێت بۆ ئەوەی ئاوی خواردنەوە بگات بە ناوچەی ڕۆژئاوای مووسڵ و هەروەها چەندین یاسامە دەکردەوە بۆ بەڕێز عەبدولقادر هەر سەردەما شەڕی دژی داعشێری ما کوردستانی پێشمەرگە تایبەتیژی سەرکردایەتیە سەرۆک بارزانانی ڕۆڵێکی کاریگەریەوانە هەبێت ڕۆپڕۆبوونا داعشە دەو تێکشکاندنەوەی و نوکەژی ئالی کاریە تایبەتیژی توێ پێشکەفتنا بوارین جودا جودادا تایبەتیژی ئالیە کەرتێ تایبەتداد گەل مووسڵێ هین vê pêşkeftinê eval herêma Kurdistanê hey çawa dibînin û çawa hîn vê alîkariyê çawa dibînin yani hem peywendiyên başên wed gel herêma Kurdistanê hem jî mifawergirtin ji vê pêşkeftina li Hewlêrê li Duhokê li Silêmaniyê hey. سەرەتا ئەو پەڕی سوپاس و پێزانینمان بۆ حکوومەتی کوردستان و خەڵکی کوردستان کاتێک دانیشتوانی نینەوە زۆربەیان لە هەرێمی کوردستان بوون لە کاتی ئاوارەیدا و هەروە هەڵس و کەوتیان لەگەڵ دانیشتوانی ئەم خەڵکەدا مامەڵەی هاوڵاتیەکی کوردستانی بووە بۆیە ئێمە بەرژەوەندی گەورە و هاوبەشمان هەیە لەگەڵ یەکدا لە ڕووی مێژووی ئابووری بازرگانی لە مەخمورەوە تاوەکو دەگاتە منتقەی سەحێلا و ناوچە هاوبەشەکان بۆیە ئەگەر بینە باسی ڕزگارکردنەکە هەمووان دەست پێشخەرێکی باشیان کردەوە لە چاڵاکی ئازادکردنەکەدا هێزەکانی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان ڕۆڵی زۆر گەورەیان هەبووە تایدا ئێمە وەکو حکوومەتی خۆجێی هەماهەنگێکی بەرزمان هەیە لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا بە تایبەتی لە محوەری مەخمور بێت یاخود لە ناوچەکانی تردا بێگومان هەماهەنگێکی زۆر بەرز و گەورە هەیە لەگەڵ هێزە ئەمنیەکان کە لەلایەن حکوومەتی اتحادیە هاتوون یان هێزەکانی هەرێمی کوردستان هەن بۆیە ئینسیجامێکی زۆر باشەیە لە نێوانماندا ئەم بەرژەوەندیانەش دەمانەوێت تەرکیزیان بخەینە سەر کە هاوبەشن لە نێوانمان کە خێری هەیە بۆ هەمووان و سوودی بۆ پارێزگای نینەوە و هەرێمی کوردستانیش هەیە ئەم بەرژەوەندیانە بە دروستکردنی حکوومەتەکان نابێت بەڵکو بە دروستکردنی نەتەوەی دەبێت چکە پەیوەندیەکی مێژووی لە نێواندا هەیە کاتێک برا کوردەکانمان لە ناو شاری مووسڵ بوون ئێستا زۆرێک لە دانیشتوانی پارێزگای مووسڵ ئەو بەرژەوەندیان هەیە بۆیە
ئێمە تەرکیز دەخەینە سەر ئەوەی کە پێویستە ئەم پەیوەندیە زۆر تایبەتمەند بێت لە نێوان پارێزگای نینەوە و حکوومەت و گەلی هەرێمی کوردستان لە هەموو بوارێکەوە جا بواری ئەمنی بێت، ئابووری بێت، بازرگانی بێت یاخود کۆمەڵایەتی بێت و سپاس بۆخواش ئێمڕۆ هیچ کێشەیەک نییە لەسەر ئاستی ئەوانەی کە باسم کرد لە نێوان هەرێمی کوردستان و دانیشتوانی ڕەوش باشتر لەبێت بوو نینەوەی گشتی و تایبەتیژی ناوچەین وەکی مووسڵی ئاوادانکردن هەبێت ڕەوش ئەولەتر بێت پێتیڤە ڕێکافتنین وەکەوە شنگۆلە بێنە جێبجێکردن و حتا نوکەژی ئالیە بەغدای کەم تەرخەم بی هەرێمان کوردستانی هەمی گاوا چاوێلوەیەکی بیاک و ئەف ڕێکەفتنە وەرە جێبجێکردن لێ ناوچەیەژی خەلک vەگەرتەوە ناوچەین خوب تایبەتیژی پشتی ینی هەم ژناوبرنا ڕێکخستنێن تەرویستی بەرنوکەن نوکەژی هێزن دەرەکیت تێدانە هین چاوە کار بوو vêyekêtkin hemî alî pêk vevê rêkeftinê cêbcê bikin û berjandiya hemî aliyekî dabin. ئێمە ئەگەر باسی دۆخی ئەمنی بکەین لە پارێزگای نینەوە دۆخێکی نایابە لەو پەڕی باشیدایە چکە لە نینەوەدا ئەندێک ژمارە ڕاستەقینە هەن کە کەمی تاوانە جینایەکان و ڕێکخراوەکانە و هەروەها تاوانی مادەی هۆشبەریش تەنانەت تیرۆریش هەوڵیدا بگاتە ناونینەوە بەڵام هێزە ئەمنیەکان و توانایان توانی هەندێک لەوانە بوەستێنێت هەندێک لە چاڵاچەکان لە کەرکووک و دیالە و سەلاحەدین و چواردەوری ئەنبار هەبوو بەڵام لە نینەوادا شکستی هێنا بۆیە ئەو پەیوەندیان لە نێوان هێزە ئەمنیەکان هەیە لە هەموو لایەنەکانەوە لەگەڵ گەلی مووسڵ ئەمە هەنگاوی ئیجابی لێکەوتوتەوە ئەمەش توانای ئەمنی و هونەری پارێزگاکەی بەرزکرێتەوە گەورەترین کێشە ڕەنگە سنجار بێت چونکە تاوەکو ئێستا برینەکە کراوەیە هاوڵاتیانی ئێزیدیمان ناسەقانگیرن لە خێوەتگاکاندا دەژین دۆخی گوزەرانیان ئاسان نییە بۆیە ئێستا گفتوگۆی جددی بەڕێوەن لە ئارادان لە نێوان حکوومەتی خۆجەیی و هەروەها بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ چارەسەرکردن و کۆتایی هێنان بە بابەتی قایمقامی شنگال ئەگەر ئەمەش چارەسەر بکرێت بابەتەکانی تریش بەرەو ئاراستەیەکی دروست هەنگاو دەنێن و هەروەها ئەو ڕێککەوتنەی لە نێوان بەغدا و هەرێمی کوردستاندا هەیە کە جەختی خسوتە سەر چەند خاڵێکی زۆر گرنگ هەندێک لەوانەمان جێبەجێ کردووە کە تایبەتە بە پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان دەستمان کردووە بە بنیاتنانی نەخۆشخانە لە نێو شنگال و هەروە هەندێک پرۆژێ بچووکیش هەن کە تایبەتن بە ئاو کارەبا و قیرتاوکردن و هەروە بنیاتنانی نەخۆشخانە لە سنوونێ بەڵام گەڕانەوەی ئاوارەکان و سەقامگیربوونی پەیامێکمان هەیە بۆ هاوڵاتیانی ئێزیدیمان ئەوەیە کە ئەوەی کە ڕوویدا هەرگیز ڕووناداتەوە جارشتر ئەمە ئەرچێکی مرۆیی و ئەخلاقی و یاساییە بەرامبەر بەو پێک هاتە ڕەسەنەی شارەکەمان کە ئێزیدین و ئەوانە گەلی ئاشتی و ئازادین دووچاری زوڵمێکی زۆر بوونەتەوە و هەروەها ئەوانەی ئەویان بەرامبەرکردن لەلایەن دادگاکانی عێراقەوە سزایخوان وەردەگرن بۆیە دەبێ نەک تەنها لە ڕێگای دروشمەوە لەگەڵیان بۆستین بەڵکو دەبێ برینەکانیان ساڕێژ بکرێتەوە کە قوربانیی زۆریان داوە ئەس بەحساب تایبەتیژی قەرەبووە بکەم یا وڵاتین مووسڵێ زرار و زیانên zêde vêkeftin û çi qûnaxekê da ye çawa alîkarî nûkejî tîne pêşkêşkirin taybetî jî evên ber zarar û ziyanên hem yên canî hem jî yên madî jî ketîn û hikûmeta navendî çawa alîkaret vî babetî yan jî çi hatiye kirin ji bo welatên Mosulê
ئێستا یاسایەک هەیە یاسای 20 قەرەبووەکانی دەستنیشان کردووە بۆ زیان لێکەوتوانی دەستی تیرۆر لە ماوەی ساڵی 2024دا 28,000 هاوڵاتی قەرەبوو کراوەتەوە و چاوەڕێی بڕیاردانین لەسەر بودجە بۆ ئەوەی مەلەفی قەرەبووکردنەوە کۆتایی پێبێنین لە ساڵی 2025 و 2026 بە تەواوی کۆتایی پێبێنین زۆر دواکەوتین بۆ قەرەبووکردنەوەی هاوڵاتیان بەڵام هەروەک دەزانن بودجەی عێراقی بودجەیەکی کاربڕێکردنە و تەنها پشتی بە داهاتی نەوت بەستووە لە ماوەی ئەو بودجە 3 ساڵیەدا پارێزگاکان دووچاری دواکەوتنێکی زۆر بوونەتەوە لە خەرجکردنی بودجەکانیان بەڵام سپاس بۆخوا پلانێکمان داناوە داڕشتووە بۆ ئەوەی پرۆژەکان نەوەستن و لەوەشدا سەرکەوتوینە کورتی ئەگەر بەرسوام بدوی فڕۆکخانە مووسڵەکەنگی دێتەڤکرە فڕۆکەخانەی مووسڵ لە ڕووی بنیاتنانەوە دەتوانم بڵێم تا ڕادێک تەواو بووە و ئامێرەکان لە باشترینن لە سەراستی جیهاندا ئێمە لەسەر قۆناغی دەستنیشانکردنی ئەو کۆمپانیاین کە پێویستە فڕۆکەخانەکە بەڕێوە بەرات و کارپێکردنی فڕۆکەخانەکەش پێویستی بە کاری زۆرە بۆ ئەوەی هەندێک بابەتی کۆمپانیاکان کۆمپانیا جیهانیەکان یەکلای بکەیتەوە کە نیازیان هەیە ویستیان هەیە لە کارپێکردنیدا بەشدار بن و بابەتی ئەوەش کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی فڕۆکەخانەی مووسڵ ببێتە پشتیوانێکی گەورە بۆ بەرەو پێش چوون و گواستنەوەی هاوڵاتیانی بۆ سەراسەری عەبدولقادر دەخیل پارێزگارێ نینەوەی ji bajarê Mosilê payekî rasta xwe gelma dabûn spas bûye.